ئێمە بڕگە و بابەتەکانی تر درێژە پێ دەدەین. هاوکارمان سامان کەریم لە کفریەوە بابەتی شوێنەوارەکان لەگەڵ میوانەکە تاوتوێیەکە هێوی خۆم و خۆت پشوویەکەین. کاک سامان ئەرکەکە ئەگرێتە ئاستۆی دەستشاو خۆش بێ. سامان سڵاوت لێبێ، ئەم بابەتە بالای تۆ بێ. سڵاو هاوکار، سڵاو هێوی، بەیانیتان باش، بەیانی بینەرانی کورسات نیوز باش. ئەمڕۆ ئێمە لەم تەورەی بەیانی کورسات نیوزە باس لە شوێنەوارەکانی کفریەکەین، شوێنەوارەکان لە نێوان پاراستن و لە نێوان بەداخەوە ئەڵێم هەرسێنان و ڕخاندن و ڕوخان و لە ناوچوونە. بۆ خۆتان نەزانن کفریەکێکە لەو شوێنانەی کە شوێنەوارێکی زۆری لێە، شوێنەواری مێژووی خانووی کەلتوری کە هەموو ئەمانە چنە چوارچێوەی سامانی نیشتمانی ئەم وڵاتەوە. بەڵام ئەوەی کە جێنی گەرانیە بەداخەوە بەشێک لەو شوێنەوارانە لە ئێستاە لە ناوچوون، بەشێکیان لە ژێر هەڕەشەی لە ناوچوونان، چونکە پلانێک نییە بۆ پاراستنیان. ئەمەی لە کفریە ئەگوزەرێ بەداخەوە ئەتوانم ئەو بڵێم کە جۆرێکە لە تەهمیشکردن، جۆرێکە لە پەراوێز خستن کە ڕوەدات بە تایبەت لە شوێنەوارەکانە، چونکە بەشێکی ئەتوانم بڵێم ئێستا نزیکەی 300 شوێنەوار لە کفریە هەیە. لەبەرەوەی تا ئێستا کنە و پشکنین لە دوای ڕاپەڕینەوە هیچ هەنگاوێکی کنە و پشکنین بۆ شوێنەواری تر لەم ناوچەیە نەکراوە. ڕەنگە دەیان شوێنەواری تر هەبێ هێشتا پەیمان پێ نەبردوێن نەمان دۆزی بێتەوە. من لەم تەورەیە میوانێکم لەگەڵا بێ بەڕێوەبەری شوێنەواری کفریە زیاتر گفتوگۆکەین، چەند پرسیارێکی ئاراستەکەم لەسەر ئەو بابەتانەی کە چی کراوە بۆ پاراستنی شوێنەوارەکانی کفری و چیش نەکراوە. بەڕێز عوبێد محەممەد بەڕێوەبەری شوێنەواری کفریە ئەو لەگەڵ ماوێ. کاک عوبێدم کاتە باش، بەیانی باش. کاک عوبێد لەوە دەست پێەکەم، هیچ پلانێک هەیە بۆ پاراستنی شوێنەوارەکانی کفری؟ وڵا پیلانمان هەیە. کفری بە حکمی ئەوەی شارێکی دێرین ئەو چەندین شوێنەواری گەورە و سەرەکی و دیاریتیایە، بەڵام تاوەکو ئێستا بەهۆی قەیرانی دارایەوە هیچ لەم کاتەدا هیچ پلانێکمان نووسرا و شتۆمانەمان کرێ بۆ سەرۆی خۆمانەوە، بەڵام بەداخەوە تاکو ئێستا هیچ وەڵامێکمان وەرنەگرێتەوە. هەر لەو چوارچێوەیە بمێنمەوە. من بیستمە کە سەرای کفریەوە تا لە پشتمانەوە مۆکێتەکەی دیارە باس لەوە کرێ لەم ماوەیە کارێک کراوە یان موژدەیەوە هەیە کە سەرای کفری ئەو شوێنەی کە لە سەدەی 19ەمە دروست کراوە 100 ساڵ زیاتر تەمەنێتی سەرەتای سەدەی 19ەم نۆژەن بکرێتەوە. ئەمە کەیە و چۆنە و وڵا چەند مانگێ پێش ئێستا لە ڕێگەی دەستگای خێرخوازی مامەوە نووسراومان بۆ هات و ئاگداکراینەوە کە دەستگای مام بەنیازە نۆژەنی بکاتەوە. ئێمەش دەرخستە و دیزاین و پرۆپۆزەڵ و هەموو شتێکمان بۆی کردووە و نردومان بۆ دەستگای مام چاوەڕێی وەڵامیانەکەین. ئەوەی بزانم وەک زارەکی موافقەی مەبدەئی وەرگیری ئاغا ئینشاءڵڵا چاوەڕێەکەین، هیمەتێ بکەین و ئەو سرایە لە ڕوخان و لە داڕوخان ئینیکەین و نۆژەنیکەین و تاوەکو ببێتە ناوەندێکی ڕۆشنبیری و شوێنەواری و مۆزەخانەیەکی تیا دروستکەین و ئەم شتێن. من تێبینیەوە کەم چەند جاریش لە ڕاپۆرتمان لەسەرەوە کردووە، بە دۆداچونمان کردووە بەشێک لە سەرایەکە ڕووخاوە ئێستاوە نییە بە تایبەت واجهەی پێشەوەی. ئەم نۆژەنکردنەوەیە تەواوەتی پارێزیە لە ناوچوون؟ ئەگەر بەپێی دەرخستەکە بکرێت، ئێمە پێشتر 6 مانگ پێش ئێستا کاری پاراستنمان بۆی کرد، بەڵام بەداخەوە ئەو بڕەپارەی واتیا خرجمان کرد بەشی ئەوەی نەکرد کە واجهەکەی بیپارێزین. یعنی نۆژەنیشی نەکەن لایەک کاملی داڕوخاوە واجهەی سەرایەکە. ئەگەر مەسەن ئەو واجهە و ئەو پارەمان بۆ سەرف بکەن ئەتوانین لە داڕوخان و لە هەموو شتێک بیپارێزین. باشە، جگە لە سەرایەکە من هاتمە ژوورەوە لە بێگومان ئێرە بینایی فەرمانگەی شوێنەواری کردیە هاتمە ژوورەوە نەخشەی قەیسەرەکەم بینی. ئەمە چەند ساڵێکەوە ئەبین ڕاستیەکەی قەیسەرەکەی ئێستا ئەتوانین بڵین لە 180 ڕووخاوە بەداخەوە. بۆ ئەوە چیە یان ئێمە قۆناغی یەکەمی نۆژەنکردنەوەیەتی دیزاینەکە، ئایا هیچ ئەمەل هەیە یا قەیرانەکە هێشتا هەر ڕێگرە؟ قەیسەری کفری لە 1850 دروست کراوە لە پێش قەزابوونی شاری کفری لەلایەن وەسا سەمەدی کەرکووکیۆ دروست کراوە. ناوەندێکی بازرگانی گەورە بوو، بەداخەوە بەهۆی گۆڕینی کەش و هەوا و کۆنی بیناکانەوە لە 1970 بۆ 85 داڕوخاوە.
لە 2011 بۆ 2012 لە کاتی سەردانی بەڕێ سەرۆکی حکوومەت ئەو کاتە سەردانی کفری کرد و بڕیاری نۆژەنکردنەوەیدا. بەڵام لەلایەن کۆمپانیایەک ئێرانی و بە هاوکاری نووسینگەی سبەی دەرخستە و پرۆپۆزەڵ و هەموو شتێکی بۆ کریا، بڕیار دریا بە 4 قۆناغ نۆژەن بکرێتەوە. وەک یەکەم قۆناغ بڕی 7 ملیاری بۆ تەخسیس کریا. بەڵام لە کاتی سەرفکردنیان نەگەی ئەو سەرف بکرێت و دەست بکەنە بەکار، قەیرانی دارایی هاتە ملیا و نۆژەن دەکراوە و کارەکەی تیاوەستا. ئێستا چاوەڕانی هێمەتی حکوومەتەکەین لەبەر ئەوەی ئەو قەیسەریە یەکێکە لە 4 قەیسەری لە مستەوای کوردستان و عێراقیشە. قەیسەریەوە کە مێژووی کفری ئەسەرمێنێکە کفری مێژوو بیە و ناوەندێکی بازرگانی گەورە بیە لە بین سلێمانی و لە بین بەغداد. دەستی لێ بشوێنە هێشتا هەر چاوەڕێوی چاوەڕێەکەین و نووسراومان کردی و ئینشاءڵڵا ئەوە قەیرانی دارایی بەرەو نەمان ئەڕات و ئەو قەیسەریە ناوێ بڕات چکم ئەو قەیسەریە بفەوتێ لێ بشوێن معنای وسانەیە مێژووی کفری نامێنێ. باشە کاکە بێت لە کفریە من لە پێشێکیەکەش ئاماژەم پێکرد نزیکەی 300 شوێنەوارێک و خانووی کەلتوری و ئەوانی کە هەن ئەو مەعالیمانەی کفری با بڵێن. بۆ نمونە ماڵی مەجید پاشای بابان ئێستا هەر ڕۆژە و لایەکی لێ دێتە خوارەوە کە یەکێکە لە مەعالیمەکانی کفری. بۆ نمونە تەخاڵتیەکان واتە ژێر تاخەکان مانە لە کفریە ڕەنگە نمونەی نەبێ لە شارانی تری عێراقیشە زۆر دەگمەنن ئەم شوێنوار و خانووە کەلتوریانە. ئەمانە بە بەرچاومانەوە ڕوخێن ینی ئێوە کەمتەر خەمەن یان ئەگاتە سەرەوە لێۆ جوابتان نییە یان پلانێک نییە بۆ پاراستی شوێنەوار. جگە لەو شوێنەوە ئاماژت پێکرد ئێمە گەرمای و کفریمانەیە گەرمای و کفری تاکە گەرماوە لە دەڤەری گەرمیان و کوتەنانەت کوردستان و عێراقیشا کە لە ژێر زەمین دروستکراوە لە سەرەتای 1900 دروستکرا ئەو گەرماوە یعنی تا ئێستا دانەڕوخاوە خۆشبەختان دانەوە بەڵام ئەگەری داڕوخانی لەم کاتێ لەبەر ئەوە تاکو ئێستا کاری پاراستنی بۆ نەکراوە. قەیسەری کفری ئەو وتمان ئاواسانی ماڵی مەجید پاشای بابان ئەوە معالمێک کە شوێنێ شتێ زۆر جوان و نایابە داڕوخاوە بەداخەوە داڕوخاوە و نەماغا چەندین شوێن ترمانەیە لە ژێر سەویجات تایەکەوە ئێستا کنەوە پشکنینمان بۆ نەکردێت لەبەر ئەوە لە 92 تایسە ئێمە لە کفری کنەوە پشکنین نەکریاوە. ئێمە وەکو شوێنەواری کفری و بەڕێوەبەتی شوێنەواری گەرمیان هەموو شوێنەوارەکانمان دەرخستە و هەموو شتێکمان بۆی کردیە و هەموو ئامادە باشیەکمان کردیە تاوەکو کێ هات بێتە هانەوە بە تایبەت لایەنی پەروەردگار کە وزارەتی شارەوانی ئەوانەسانی هەموو شتێکمان کردووە بەڵام تا ئێستا وەڵاممان نەبووە. لە کاتی ساڵپار بارانە زۆرەکە باری بەشیە ئەو بەشەی وا مابوو لە قەیسەرێکە داڕوخا لیژنەیەکیان تەشکیل کرد لە وزارەتی شارەوانی بە ئەندامێتی بەڕێوەبەتی شوێنەواری گەرمیان و بەڕێوەبەتی گشتی شوێنەواری بەڕێوەبەتی گشتی شارەوانیەکان هاتن وتیان نۆژەنیەکەینەوە بەڵام تاکو ئێستا ئەوە ساڵێک و نیمێکە تاکو ئێستا هیچ کاری ئەو لیژنەمان نەدی و هیچ شتێکمان نەویست. واتە پلانێک نییە نابین دێت بۆ پاراستنی ئەم شوێنەوارانە ڕەنگە لە هەموو کوردستانی شاوا بێ بەڵام ئێمە کفری ئەبینین بەداخەوەیانی ئەوە بە بەرچاومانەوە ڕۆژانە خەریکنە ڕوخێن لە ناوەچێن لەگەڵ خۆیشانە بێگومان مێژوویەک دابن. جگە لەوە مامۆستا ئێمە هەتا ئێستا چەندێ شوێنەوارمانەیە لە بانزەوی ئەوە شوێنەوارمان لێ لە ژێر زەوی کە قەرەوەغڵان کاتی خۆی کفری ئەلێرە نەبووە لە قەرەوەغڵان بێ شارێک کاملە بڕۆ سێ شوێنەکەی کە دیارە مەسەن کە ئەمە شاری بی هەتا ئێستا پشکنی بۆ نەکات تەپەکان من هەرەوە لە مێشمایە کە پرسیارێک بکەم لەبارەی کنەوە پشکنینەوە کنەوە پشکنین هەر لە دوای ڕاپەڕین و لە کفری نەکراوە بە هیچ جۆرێ لە کفری کنەوە پشکنی نەکریا کنەوە پشکنین بکرێت هەموو شتێک بەردەستەوێت کنەوە پشکنی بکرێت بەحسی لەسەرەکەن ئەمە مێژووی ئەوە سانیە بەڵام بەداخەوە تاگوێستا چەندین نووسراومان کردی و چەندین کە خۆتان ئێستانی کفری یەکێکە لە 3 شارە دێرینەکانی نەک کوردستان مستەوای عێراقیش بەڵام بەداخەوە تا ئێستا نەکراوە. گۆردەخمەکانمانێک کە گۆردەخمەکان مێژووی ئەگەرێتەوە بۆ 2000 ساڵ پێش ئێستا این زەردەشتیەکانە کە تا ئێستا کە کۆشکی زەنگیمانەیە ئەوەسا هەرماوە لە بین کفری و ڕێگای کفری و دوانزەی مام کۆشتی زەنگی شورای کفری بەداخەوە ئەوە ئێستا هەر سەیری کە دیارە ماوە یعنی ئەم شتێرمانە هەیە ئێمە نەک مێژووی کفری ئەیسەرمێنێک کە کفری مێژوویەکی دێرینی ئەیسەرمێنێک کە کوردستان مێژوویەکی دێرینی هەیە بەڵام زۆر بەداخەوە قسێکی تر بکەین هێرشەکەمان هەر بۆ سەر ئەو لایەنانەیە کە هێشتا نایپارێزن بەڕاستی درکیان بەوە نەکردو کە شوێنەوار چەند گرنگە تا بێن بە هانایەوە
کێشەیەکی تر ئەوە نییە کە بۆ نمونە مڵکیەتی ئەمانە بەشێک لە خانۆ کەلتوریەکانی کفری کە ینی کێشەوەیان هەبێ بڕوخێندێن لەلایەن خاوەنەکانیانەوە یان خۆیان هەرز بێنن مڵکیەتی ئەوان ینی هێشتا حکوومەتکاری بۆش نەکردووە بیان کڕێتەوە هیچ خانوویە کڕاوەتەوە بەشێ لە خانوەکان خانۆکەلتورەکان و شوێنەوارەکان لە کفری خاونەکەی ئامادەیە ئێژێ بەس ئەڵێ بەس تاویزم بکەن و بارچە زەویەک ئێمە ئامادەین بکەین پێشکەشی بە شوێنەواری بکەین و تاوکو بکرێتە مەتحەفێ بکرێتە شتێ بەڵام ئێمە نووساومان کردیە چەندین جا نووساومان کە فڵان و فڵان و فڵانە خانی ئەو نەژمارە خانومانەیە کە تەملیک بکرێت لایەن حکوومەت و بۆ شوێنەوار و لە بەرامبەریا خاوەنەکەی بە تاویزیەک بە پارچە زەویە بە بڕێ پارە تاویز بکرێ بەڵام تاوە ئێستا هە چاوڕێ و نووسراوەکەین یەکێ لەو خانە دێرینانە کە ماڵی زەریفەخانە کە مێژوێکی کۆنی هەیە و تحفەیەکە سەیری بکەی تایبەتە یانی تایبەتمەنێ جوولەکەکان لەورە خۆیان حەشاردا و تەنانەت هەنێ شتی مێژوویادایە سێریکەی زۆر نایابە بەڵام چی بکەین وەڵام ئێمە عەبد مامورین نووسراوەکەین و حەوڵی خۆمانە دەین و کورسەی خۆمان دەین ئینشاڵڵا لە ئایندێکی نزگا بەشکم وەڵاممان بدرێتەوە و باشە خەی ناکە ئێوە مەسەرەن ئیتر حکوومەت ئێستا بینین لە قەیرانێکایە و بیان و یەک بەدەستەوەیەتی و نایپەرژێتە سەر و ئەو ڕەنگە نەتوانێت ئێستا موچە بە باشی دابشکە نایپەرژێتە سەر شوێنوار بەڵام ئێوە بۆ خۆتان ڕێگای تر بۆ نمونە ڕێکخراوەکان ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان ئەو لایەنانەی تر کە محتەمن بۆ بابەتانە لەو دەرگایانەتان نەداوە ئێمە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی یارمەتیمان داوە کۆمپانیای گاسپروم لە ڕێگەی وزارەی سامانە ئیدارەی گرمیان بە سوپاسەوە گۆمەزەکان چەند گۆمەزێکمان بی گۆمەزەکان لە خەبرستانی کفری داڕوخا بڕێ پاریان بۆمان سرف کرد ئەومان نۆژەن کردووە سەرای کفریمان پاراست یعنی لە ڕوخاندن نەجاتماندا لە داڕوخان نەجاتماندا ئەومانیشە کردووە بەڵام ئەوە ئێستایش دەستگایمان بە سوپاسەوە هاتێتە پێشەوە و ئامادەیە سەرای کفریمان بۆ نۆژەن کاتووە ئێتر چاوەڕوانین بەڵام ئێمە واز نایرین لە ئیشی خۆمان دەست هەوڵە دەین و هەموو دەرگایەک لێ ئەدەین تاوەکو کفری لە شوێنەوارەکانی نەفەوتێ و دا نەڕوخێت دەستان خۆش بێ بە هیوای نێمەش کاک عوبێد محەممەدم لەگەڵا بوو هاوکارێبی یعنی بەڕاستیەوەی کە لە زاری ئەوە بیستمان کارەساتێکی مێژووی هەیە ئەتوانین بڵێن لەم سنوورەیە بەداخەوە ئێستا چاوەڕێی فریاد ڕاستێکە کام شوێنەوارانی کە بەشێکی تەمەنی چەند هەزار ساڵێکیان هەیە ئێمەش وەکو ئەو بە هیواین لە دوای ئەم ڕاستە و خۆی ئەمەوە لە دوای ئەم تەوەرەوە هیچ نەبێ بەدەنگ شوێنەوارەکانەوە بێن بەدەنگ سامانی نیشتمانی وڵاتەوە بەڵێ لایەوە سامان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ میوانەکەشت دروستە کفری خاوەنی چەندین ناوچەی شوێنەواری زۆر دیێرینە بەداخەوەکو خۆشتان باسان کرد لە ئێستادا دۆخەکە باش نییە و زۆرێک لەو ناوچە شوێنەواریانەش کە هەیە خەریکە لە ناوەشنی وادارین کاری بۆ بکرێت و پلانەکە بێ بۆی کە بتوانن نۆژەن بکرێنەوە ئەم ناوچە شوێنەواریانە زەمانێکی دیکە بتوانە ناوچەکەدا بمێنەوە.